دەم باش تەماشاوانین گەلێکێژە ساڵیادی ئەنفاڵ چارەنووسی ئەنفاڵ چیەکان هەروەها ڕەوشی کەسوکاری ئەنفاڵکراوەکان ئەمڕۆ 24 ساڵ تێپەر دەبێت بەسەر پرۆسەی بەدناوی ئەنفاڵ کە لە چارچێ ئەم پرۆسەیە کە لە 8 قۆناغ دەست پێ کردووە ڕژێمی لە ناوچووی بەعس زیاتر لە 182,000 کوردی بێتاوان لە هەموو ناوچەکانی کوردستان ئەنفاڵ کرا و لە بیابانەکانی خاڕووی عێراق بەساخی زیندە بە چاڵکرا بێژگەلەوە چەندین کچی کورد فرۆشرا بە وڵاتانی دەوروبەر وڵاتە عەرەبیەکان لە 24 ساڵەی ئەنفاڵدا کارەساتی ئەنفاڵدا تا ئێستاش ئەو کەسانەی کە بە پێی بەڵگە و گرۆڤ دەستیان هەبووە لە ئەنفاڵکردنی خەڵکی کوردستاندا هەم ئەوانەی لە بەغدا هەم ئەوانەی لە چارچێوەی سیستەمی ئەوسایی ڕژێمی بەعەزدا چ وەکو ئارتش چ وەکو ئیستیخبارات چ وەکو سیاسەت و ئیدارە و بەڕێوەبردن هەبوونە چه ئەو کوردانەی ئەو مستەشار و جاشە کوردانەی کە ئەوانیش دەستیان لە پرۆسەی بەدناوی ئەنفاڵ هەبووە کە بە بەڵگە و گرۆڤ هەیە حتا شاهد عەیان هەیە لە ناوچەکانی کوردستان دەستیان بە خاپۆرکردنی لادەکانی کوردستان هەبووە دەستیان بە کوشتنی پێشمەرگە هەبووە دەستیان بە ئەنفاڵکردنی کوردستاندا بووە تا ئێستاش ناوی 258 لەوانە لە ناو کوردستاندا بۆ لەلایەن دادگای باڵای عێراقەوە بوارێمی کوردستان هاتوون بۆیە بگرن نەک تەنیا نەیانگرتوون بەلکو کە شاهد حال هەیە لەسەرەوە ئەو مستەشارانە ئێستا بە شێوەیەکی زۆر ئازاد لە کوردستان هاتوچووەکەن خەوان ئیمتیازاتی لە ڕادە بەدەرن ئەوان بەس دیوەخانەکانیان مانگانە چەندین هەزار دلار بۆ تەرخانەکرێ کەس و کارەکانیان هەمووی خەوان یعنی ئەوانە ئیمتیازاتی ئەوان زۆر لە ئیمتیازاتی کەس و کاریان فاڵکراوەکان زیاترە بوت و ئێتا ئێستا ئیرادەیەکی بەهێز نەبووە بگرتنی ئەم 258 کەسەی کە دەست لە خاپۆرکردن و لە ئەنفاڵکردنی خەڵکی کوردستاندا هەبووە بۆ تا ئێستا نەگیراون بەڵێ ساڵیادا ئەنفاڵان تەماشاوانە نێژا و چارەنویسێ ئەنفاڵچیان و هەروەها ڕەوشە کەسوکارێن ئەنفاڵن وەکو تێزانین لە ساڵێن هەشتیان سەد ساڵە بووری ڕژێماش ناوچەیە بەعس دەست بە هەوەکە چڕۆپەر کرد بە 8 قۆناغان دەست پێ کرد ئەو پێتری 182,000 کورد ئەنفاڵکردن گەلێکیشان لە سەحرایەن جنوب عێراقێدا هەمیش بەساخیل بناخکردن هەیە نهاژێک پێتری 400 کەس و تۆمەتبارن بە ئەنفاڵان نهاتی نەگرتن تایبەتێک ئەوێن کورد گەلێک جاش و مستەشار هەبوونە کۆ ئەوان دەست هەبوونە بە گرۆڤێن حەشار نەگرتی دا ئەنفاڵکردنێدا دە ڕخواندنە گوندێن کوردستانێدا دە ئەنفاڵکردنە کورداندا دە کوشتنا پێشمەرگە و سڤیلێن کورداندا هەیە نهاژێک دادگا بڵندە تاوانێن عێراقێ ناوێ 258 وان جاش و مستەشارە بۆ حکوومەتە هەرێما کوردستانی وەزارەتە نەفخوا شاندنە ژبای و بێنەگرتن و بەردەم دادگای بێنەشاندن لێگەل و بۆ هەیە نهاتی دەستە سەرکردن نەک نهاتینە دەستە سەرکردن وەکو هیچی دەزانن تەماشاوانە نێژا تایبەتی لە دووکێ لە گەلێک دەڤەرێندن گەلێکش وان جاش و مستەشار هەنە کو ئەڤە ناوێنوان لە جەمەهەنە لە سایتی nrttv.com کۆرێکخەرەوە کورد سایت چاکی بەڵافکردنە و ئەو بوونە یەدەست ئەنفاڵاندا بووە شاهد عەیان جیا بوونە حتا ئەو جەحشن گەلوان بوونە ئەو بخۆی ئیثبات هەندێکیان کووان گوندێن کوردان خۆراکە لێنێکە بەسەرەکی بڵند ناوە باژاری داهاتوچتکەن ئیمتیازاتێتان گەلێکن بە هەزاران دلار دیوەخانەوەنە گەلو بۆ ئیرادێک نەحەتەنوکە ئەف جاش و مستەشارە بێنەگرتن بەڵێ لەسەر vê بەرنامێمە ئیرۆ دەدومە و لە چاوەڕێیا وەرگرتنا سەرنجە بۆ چونێن هەوێن هێژا داین یەکەم پەیوەندیژی ئاڵێ لە شاری سلێمان ئالەخان فەرموو هەموو کاتێکت لەبەری تۆری ئەمڕۆتەوە بەڵێ بۆ حکوومەتی هەرێم کار ئەگە دەنگی توزێ بەرزکی ئاڵێخان من باسی باشە جێ لێ دەگەیت بەڵێ بەڵێ باش بەداخۆ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کا 24 ساڵ تێپەڕی بەسەر کارەساتی ئەنفالە بەڵام حکوومەتی ئێمە نەیتوانی ئاوەڕێکی جدی لە 24 کەسی ئەنفال کراو باتەوە بە باوەڕی منیش کەسوکاری ئەنفال کراوان هەر داواکاریەکیشیان هەبێت داواکارەکانیان ئەم ناو قورس و گرانیە تا حکوومەتی هەرێم ناتوانێت ئاوریان لێباتەوە دوێنێ ئێوارە لە بەرنمەکەی کاروانە کەسوکاری ئەو ئەنفال کراوانە داوای ئەویان نەکردکەوە هەوە لەو حکوومەت کە مەیتەکانیان نابینرێتەوە بەڵام ئەوە هەر چۆنێک بێ کێشەیەک نییە بەڵام دوای ئەوە داوای ڕێگەوبانیانە کرد داوای نەخۆشخانەیانە کرد داوای قوتابخانەیانە کرد باشە حکوومەتی ئێمە بۆ هەموو بەرپرسیارەتی و بۆ هەموو دەسەڵاتی کاهەیەتی بۆچی هەتاکو ئێستا ناتوانێت ئاوڕێکی جدی لەو کەسوکارانە باتەوە بە باوەڕی من حکوومەتی هەرێمی کوردستانی ئێمە وەکو ڕێژەیەکی نەگۆڕی لێ هاتووە کە هیچ کاتێک نابینیت بگۆڕێت هیچ کاتێک نابینیت کە ئاوڕ لا کەسانێکی فەقیر و هەژار باتەوە کە کەسانی ئەنفال کەسانێکن کە پێویستە حکوومەتی هەرێم ئاوڕێکی زۆر بەجددیان لێباتەوە چونکە هەموو شتێکن ئێوارەیەکی ئارام سپاس هاوکار لەو لێرەوە کاک هاوکار فەرموو
کاک هاوکات کاکەکارم کاتت باش هەموو کاتێکت بەڵێ لە هەولێری پایتەختەوە سڵاو خۆشەویستی لە بۆ هەموو کارمەندان و شەیتانم لای نارتی بەڕاستی بە بوێری بە ڕازگۆیی بە هاوسەنجی دەستان خۆش بێ سەرکەوتوو سپاس فەرموو بەڵێ بەڕاستی لەسەر تەوەری ئەمڕۆ کە ئەمڕۆ ساڵیادی ئەنفالە 24 سال تێپەر دەبێت بەسەر و ئەنفالە نەشوم و ئەو کارە ساتە ترسناکەی کە بەسەر میلەتەکەمان داهاتووە و پێویستە بەڕاستی ئەمە بکەینە زەنگەی مەترسیدار کە کارەساتی لەو شێوە بەسەر میلەتەکەماندا دووبارە نەبێتەوە بەڕاستی دوام بەڕاستی پێویستە حیف لە بۆ حکوومەتی خۆمان کە حکوومەتی کوردیە یعنی هەتا ئێستا وەکو پێویست چاودێری و با بڵێن خزمەتی بە کەسوکاری ئەنفال نەکردن بەڕای من دەبێت بەڕاستی حکوومەتێرم لە چەند لایەکۆ خزمەت بە کەسوکاری ئەنفال بکە یەک هەوڵ دەم وتیان بەرز بکاتەوە بەڕاستی حیف هەتا ئێستا حایلەی شەهیدی ئەنفال هەیە یعنی بەڕاستی لە کرێتیە دوو بەڕاستی هەوڵ بدە ڕووفاتیان لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق بگەڕێنەوە هەرێمی کوردستان خاڵیشتر بەڕاستی پێم وایە وەکو جینۆساید لە دنیاە بناسێن خاڵیشتر زۆر گرنگ بەڕاستی لە هەمووی ئەم مستەشار و داشانەی کە تاوانیان ئەنجامدایە بە ئازادی لە کوردستان دەسوڕێنەوە پلیان وەرگرتیا ڕۆژ بە ڕۆژ پلیان بەرزتر دەگرێتەوە بەداخۆ بەڕاستی و دوو حزبە لە پەنای خۆیان داگرتنە هیوادارم یعنی بەڕاستی تەسمیلی دادیان بەڵێ کاکی هاوکار سپاس لێرە شۆ پەیامێکم هەیە کاک هاوکار کاکە کار پەیامێکم هەیە گازێر نەبی فەرموو بەڵێ لێرە پەیامێکم لە بۆ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانی بەتایبەتی جەنابی کاکۆسرەت ئەو خانیانێکە لە ئەو خانیانێکە بۆ شەهیدانی هەولێریان دروست کردێ لەسەر ڕێگای کەرکوو هیوادارم بە زووترین کاردا بەشام بکەن بەڵێ هیوادارین سەرنجی تو گەشت بێ محەممەد لە دووەکت گەن مەکای محەممەد کەرمکە بەرباش باشتر بەرنامەتە سەر ئینفالیە سەر ئەنفاڵایە سەر جاش و مستەشارێن کو ئەنفال کردین هەیەنها بە ئازادی هاتنێت کە نادەگەێت مستەشارێت بشکدارێت ئینفالێ و دەست گەڕەجێمە گۆڕ بە گۆڕ هەی نوتەشوان کەس و کارێت ئینفالکیریا بقەدەرترە هەمی ڕایدن و ئەندام لەجلە ناو کۆمیتە ناو لەقە و مەڵبەندن و هەمی امتزیاتت و گەڕەجێمە بدەست دەینۆن درەژی هەر نەفسی مەساڵ بدەست دەینۆن بۆ والله دەسەڵاتە کوردی زانیت حتا نوتەژی هیچ بەرپرسێکی کورتێت باڵا دەست نەگوتیم کەس و کارێت ئینفالێک مەمنونی وەکی چاوای بینکێتە نەرگزێکی بینت بخۆیتنە ڕەمزێک هەما بەڵێ پیتەژی پێ نەکردیە هیچ ئاوادانیەک بوو کەس و کارێت ئینفالێ خانقین و حتا بێتە زاخ و ناتێکرد gelek moçeke da infazlikiyeki ev jivaki etiyatlar bir bersingi infalata kuşni moçayı var girit o spasya dakem سپاس تماشاوان نجار لە هەر وڵاتێک و ئازاد بە فڵاتە قۆناغەکە بە قۆناغەکانی دیچە دادگایەکە بڵند یا دەمیتێ تاواکردن دی چارچوبێ vێدادگایدا کوی سیستەمێ پێڕێڤەبرنا وی وڵاتی ئەوێن کو خەڵی کەشکەنجەدانە خیانەتە نیشتیمانی کردنە خەڵی کوشتنە خەڵکین بێگونە کوشتنە وڵاتی خۆ ژێرخانەی وێران کردی ئەف کەسە دێنە دادگەهکردن عفو وان کەسان وەرناگرە لێ بوو هەیانها بۆیانە ئەوە وەکی کاک محەممەد لە دووکێ گوتی ئەف کەسێن ئەنفال کردین ئەف کەسێن جاش و مستەشار هەیانها خوددان ئیمتیازاتێت گەلەکن بێگومان هەنە ینی فعلی هەنا بە بۆ ئەف دەسەڵاتدارên Kurdan ku xwedî şoreşekê kevnarin ku ew xweşî rêprîvan caş û musteşaran bûne û em xweşî çandîn şehîdên pêşmerge digelene bû vêga vê bi îmtiyazatên gelek carekî biqebekirin û zebelehkirina wan dîna rojevê gelo rêkan lewlêre vekayê rekan fermo سلااو یارەتان باش باشتر بۆ تۆ وڵی من لە سەرەتا ئەم مۆزوعات لە یەکێکزار زۆرە لە کەسوکاری ئەنفالەکان چکە بەڕاستی یەکجار کپ و بێدەنگن سەبارەت بەم پێیسەی ئەوان یعنی معقول نییە تۆ چەند ساڵە ئەنفال کراوە ئەوان بە چەند خانەیەکی کەلاوە و ینی بە کلاوەیەک بۆیان دروست کراوە چایان وەکو بڕێ خۆڵی تێکراوە ینی بەڕاستی بەداخۆی ئێمە لەوان زیاتر خەمخۆرین کراوان بەڕاستیان لە ساس کەسوکاری ئەنفالن زۆر لەم پێیسە بێدەنگن و زۆر بەهێمنانەش ماوەڵە لەگەر بابەتەکە ئەکەن چکە ئێمە بە بەڵگەلامانە سەرۆکی هەرێم ئەو کاتی بڕیاری دەرکردنی عفوی بۆ ئەم مستەشارانە دەرکردو لە کاتێکدا ئەوانە سەرۆکی هەرێم بۆ نییە بڕیاری عفو دەرکا بۆ کەسێک کە من کەسوکاری من ئەنفال کراوێ من ئەبێ داوای عفوی بۆ دەرکەم نەکەسێت ئەوانە خیانەتی نیشتیمانیان کردوانێ خەڵکیان ئەمانە خیانەتی نیشتیمانیان کردو و خێنی خەڵکیان ڕێشتووە و لەسەر ئەم نیشتیمانە ئەوانە هەر ئەوانن ئێستا پلە ئیمتیازاتی زۆر هەستیاریان وەرگتو لە ناو حکوومەت و لە ناو حزبدا هەر ئەوانن ئێستا کوڕە شەهیدێک کەچی لەبەر دەرگاکەی ئەوەستو کە وەڵامیشی نادرێتەوە زۆر بەداخەوە من بەڵگەی 100% دیکۆمنتم لەدەستا کە لە ناو حزبی پارتی و یەشێتیش یعنی ئەوانە بە بەڵگە باوەڕ کە ێسەر
بەڵگەیەکم نایە کە کەسێک مستەشارە بە یەک لیستی شێخناوی بەس تەنها ناوەکانی نادۆ بۆ وەزارەتی پێشمەرگە ئەم شێخناوەم بۆ نەشرکە یەکسەر موافقەی نەشی ئەم ناوە کراوە ئەم حالەتە زۆر هەیە حالەتە زۆر هەیە لە دهۆکیش ئەم حالەتە هەیە بەڵێ لە هەموو شارەکان ئەم حاڵەتە هەیە بەڵام من گلەییم دیسانەوە هەیە لە کەسوکانی ئەمساڵان ئەمدا ئەم کەیسە لە هەرێمی کوردستان و عێراق ببەنە دەرەوە بگەینن بە دادگای لە های زۆر باشتر کەیسەکان بەرەو پێشترەوە و چارەسەری کێشەکە زۆر سپاس مانسوور لەو لێرە بەکای مانسوور فەرموو باش بەرز زۆر سپاس سپاس کارمەندەکان هێوە دەکەن سپاسی بەرنامەی جوانتان لەکەین سپاس ئەوە بەتایبەتی ئەمفال ڕاستی شتێکی زۆر زۆر دڵتەزێن بوو کە بەلایەن لە قەومی کوردەوە داهات بەس من لەسەر ئەمفال قسە ناکەم کەتی حکوومەتەکەی ئێمە پاشگەزە لە هەموو شتێکەوە بەتایبەتی سوپەرەکانی من خۆم لەسەر قسە ئەو بەنامەی قسەکەم کە نزیکەی 6 مانگە چمە ناوخانێک و ئاماگان بە 500,000 کە چێتا ئێستاکە سوپەرەکانی نەدراوە تەخانیم ڕاگەشتووە آخر لەبەرچی تا کوردستانکە 700,000 لێستاندینە باڵێ کاک مانسوور بەرەزان تکایە بە ئەمڕۆ هەمومان لەسەر ئەم کاراساتە قسەکەن لەبەرەوەی کە کار گەورەترین کاراساتی تراژیدیا مەترسیدارە بەسەر کورد هاتووە هیچ کەسێک نەماوە لەم کۆمەلگەیە بەشی نەکبەتی لەم کاراساتەدا ناوێت بە ئێمە بە شێوەیەکی بابەتیانە لەسەرما بکەین هەر کێشەیەکی تر هەبێت تکایە بۆ ڕۆژانی دواتر بەجێبێڵنەوە ئێمە لە خزمەتی ئێوە دێناو کاتە وەریا لە چەمچەماڵەکەی کوردیا فەرموو ئەم کاتت باش قوربانگە هەموو کاتێکت چاوزمان چەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم سەرەتا نازانم چی باز بکەم شعرێک ئەڵێ چی بنووسم کە من دڵم هەمووی زامە مەرامی دڵ تەواو نابێ بە نووسینی 1000 نامە جا سەرەتا ئەمەوێت چەند خاڵێک هەیە ڕاچاوکردنی بکرێت بۆم شتانە حکوومەتی عێراقی فیدراڵ داوای لێبوردن لە کەسوکاری ئەنفال بکات کە من یەکێکم لەو کەسانەی کە لە چمچەماڵە برام ئەنفال و خۆمیش قوربانی دەسێ ڕژێمم ئەمە یەکێک حکوومەتی هەرێم دروستکردنی مەدالیایەکی ڕێزلێنان بۆ کەسوکار وارسی ئەو کەسە ئەنفالە کاچووە هەر جێگایە کە خەڵکەکە لە دایرەیەکە لە دام و دەستگاکانە دێت کە ئەمە بناسرێتەوە کە کەسێکی ئەنفالە و ئێستا لە گۆڕستانەکانی عەرعەر و بیابانەکانە لە حەمرین و ئەو لە ژێر خۆڵایە ئەمە دوو سێم ڕاچاوکردنی زیاتر ئاسانیکردن بۆیان لە دامەزراندن لە ئیش و کار لە هەڵس و کەوتی ڕۆژانەیان بۆ دەرەوە ناردنی نەخۆشەکانیان چۆنکی دەستخۆشیان لێکم کە کیمیابارانی هەڵەبجا فراکسیۆنەکان و پەرلەمان و حکوومەت ئەیانێرێتە دەرەوە و بالفعل کۆمەڵێک ئەوانیش کۆمەڵێ ئێمە وەکو کەسوکار کۆمەڵی معاناتمانەیە پێویستیمان بواە حکوومەت ئێمەش بنێرێتە دەرەوە نەخۆشمانەیە نەخۆشی درێژخایانمانەیە نەخۆشی واسواسە و کۆمەڵێکمان هەیە جا ئەم هەموو دڵۆپە فرمێسکە کەوا لە ناخی ئێمەیە و لە چاوی ئێمەیە دێتە دەرەوە بە تەلەفۆنێک و بە چواردەی چوارێک کە خوێن ئەکەن بەسەر برینە دڵۆپە فرمێسکەکانی ئێمە دێت بەرپرسێکی حکومی ئەمڕۆ هاتەتە چەمچەماڵ کە جێگری وەزیرە و لەگەڵ وەزیری شەهید و ئەنفالکراوەکانە یەک وعدێکی بەسیتیان بەو خەڵکە نەیە کەوا بڵێن ئەمەتانە بۆ ئەەکەین ئەوەتان بۆکەین کە خانۆکانیان لە بەرامبەری مۆنۆمنتەکەی بۆ کەسوکاری ئەنفال دروست کردووە بە نیوە ناچڵیتیانی ڵاوە خۆڵ و تۆز و تەف و تۆز و ئاوەکەی بە باشی نایە و کۆمەڵێ لەم شتانە بەڵێ کاک کوریا سپاس بۆ پەیوەندێکەش ڕەحیم لە شاری سلێمانی کاک ڕەحیم فەرموو کاکەم کاتێ باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامە لێکم زۆر سپاس لە هەمان شێوە پرسۆ سەرخۆشی ئاراستی هەموو کەسوکاری ئەنفالەکانەکەم برای بەڕێزە من لە وەختی ئەنفالەکانە سایق بووم و خەڵکی منتیقی قەراق بوو کە لە حاڵ و ئەحواڵی ئەنفال و بە چاک و خراجی بە هەموو شێوەیەکی ئەزانم کە لە چی معنەوێتێک و لە چی حاڵەتێکی ناخۆشا بوون کاکی ڕەحیم مادام تۆ شاد عیانێکی ئایا کورد مستەشارەکانی کورد جاشەکانی کورد ئەو کاتە دەستیان هەبووە لەو پرۆسێسە هاان دەربوونە بۆ ئەوی ئەم خەڵکیان فاڵ بکرێت لەگەل ڕژێمی بەڕێزم من کە وەکو شاید حاڵێک کە من سایق بووم لەو خەتا لە 15 چوار کە ئەو ئەنفالە دەستی پێکرد لە یەکی چوار لە تانجەرەوە کە هاتوچێ دی قەراقمە کرد بە حەقیقەت ئەو جاشەکانە لەم ئەوانەی کە خەفم فەوجی خەفیفە بوون زۆر یارمەتی خەڵکیانە زۆر بەدەم خەڵکەوە بوون ئەیانتوانی خەڵک لە ناڕەحەتی دەربکەن داوایان لە خەڵکە کرد دابەزن لەو شوێنانە بەس بە هەمان شێوە ئەوان دەستەی باوان لە سەریانە بۆ نەیانەتوانی کە ئەو کارانە خۆیان ئەیانێ جێبەجێ بکەن کەواتە مستەشارەکانیان بەرپرسەکانیان ئەوان بەرپرسەکانیان کوردداری ئەمیان لە پێشەوە بوو استیخبارات بوو نەیانەتوانی ئەو شێوانە بکەن کان بەس بە هەمان شێوە یارمەتی خەڵکیان زۆرە ئەو مستەشارەکان گەلێکیان و جاشەکان گەلێکیان برای بەڕێزم بەڵێ
والله من يسهي ودارش محكمة أورق لو كسكارة بنزل معوي كمن ديما والله لجزرين يقول سلماني أسكرهم شون الشواذ يعني أظانم شون زينب بشار كراون شون شيان ليات واحد شيء كان مبكري كما بس من دعوة لكنالك يواكم ياما وكو بيج مرقة كلا درو أزامنا شي حالة يكابو خولة شي حالة كيربوا يونا كنالك يوا لا بجرت كابرايا كشانا رسمي كاق مسعود ومام جلال ونشيران برزاني ودكتور برهام خاطر جيرتي كم انداما يعني بحقيقة يوم معنا لو شوا نفكونا وبلن او شوي شو نبي اما عم رسمة بيشان بين ام قايدانا وكذا جيرتي بله كاق رحيم بله كاق رحيم سپاس بو سرنجيتو سپاس امش كانالكين بيگومان امش سيستم شوازي اشكردني خمانه و امش حقيقة كان بلاوي كينا وش كمندامي كهلا بجبو كمندامي بولا داخي خوي كبو وكو خويا لي شرمتي كينا دا لسربا بله ويس لشمرجا قاعد كويس بما تلفنا كده آخره برزان لا شاهد عيانا كان واني لنا بروسي انفال بون واني اظن كالانفال چی بسری کورتنا او خلکی که انفال کرده و چیان بسرینا با چی زنده بچال کراون او که کردانه که بو ولاتانی عربی فروش راون به چی ویک بو نزیکی ده به ما ده لو کسانه تا است لجان دماون بلان بوتا است حکومت هریمی کردستان بوتا است دزگایک نبوه که بتوانه همو شاهدی اوانه بک به دکومنت و ور بگیره بو استفاده لبکن بو بتوانن او هم متراجعه و خوی بو خلکی کردستان شروع بکن بو نوانده بریار بدستکانی جهان که کرد بو اما بسری هناوا بعد هر گرد له لیره وکای هر گرد فرمو والله پیش کی دموی سپاسی برنامه کتام بکم ام دموی پیامی بگینم بله جیدا که امر روزی انفال کروان بلان برای تیکشتی شیطان انفال کروان چوی تسافر سیران لشقلاوه لجات یوا بچن بو گرمیان اما وایا اما بحقیقت وایا کای هر گرد بله اما وایا یعنی امر اوان چون سفر بله عمرو اوان چون سفره لشقلاوه بله و هر آدم او که جاشکان لیوادارم که جاشکان بدم به دادگاه بو او که سزا به سزا خوام بگنیش بله کایکل گرد سپاس کایکل گرد دبیجه کو افرو روجا انفال کریانا بگمان ایکش دایرین سر به وزارت شهیدان چه سفره چه شقلاوه بله رجب لاکره کایک رجب فرمو کایک رجب مکاتێک باشتر فرمو بەڵێ خۆشەویستیم بۆ تۆ خۆشحاڵم لەگەڵتانم سپاس فرمو بەڵێ سەبارەت بە ئەنفاڵ بەڕاستی تاوانێکی زۆر گەورە بوو زۆر جار کە سوکاوی ئەنفاڵ گلەی ئەوە کەنەرن تەنها لەم یادا باسی ئەنفاڵ دەکرێتن بەڵام ئەگەر باسی نەکرێت بەبۆچوونی من کارە ساتەکە گەورەتر دەبێت کەواتە ئێمە هەرگیز وەفامان بۆ خاک و بۆ نەتەوەکەی خۆمان نابێتن زۆر کەسێک کە باس لە جاشەکان دەکەتن بەبووچوونی مش دەبای حکوومەتی ئێمە بیری لەوە بکردەوە چۆن ئایا ئەم جاشە دادگایی بکرین ئەوانەی دەستیان هەبوو لەم کارە سەردا لەبەوەی هەموو جاشێک دەستی نەبوو بەڵام زۆر جاش هەبووە دەستی ڕاستەوخۆ دەستی لێ هەبوو لەو ئەنفالەدا هیوا خۆسم ئەوانە دادگایی بکرێن لە دادگایەکی عادیلانەدا زۆر جاش هەیە ئێستا لە نزیکەوە ئەیناسین کە ئێستا بە ملازم و یاخود بە ڕای تەقاویت کراوە تەقاویت وەردەگرێتن نووسی بەرز وەردەگرێتن من هیوا خوازم چاوێک بۆنە دابخشێتەوە بله کایک رجب بگومان برزن او نوانی جاش مستشارکان به تایبەتی که هەمووان دەستیان نەبووە هەبوونە کەسی باش بوون هەبوونە ئەوە بە بیانوەیەکی بە بەهوویەک وەریەکی بۆ زیاتر خزمەتی پێشمەرگە خزمەتی کەس خەڵکی کوردستان بکەن ئەوانەی بە تایبەتی ڕاستی کێشەی هاتن بەڵام هەشیانە بەڵگە هەیە دیکومنت هەیە شاتایان هەیە ناویان هاتووە لە دادگای باڵای عێراق بۆ دادگاکانی هەرێمی کوردستان کە دەستگیر بکرێن ناو و نیشان و باوک و خەڵکی کام ڕئیس عەشیرەتی کام عەشیرەتە لە کام شوێنە هەمووی ناوی هاتووە یعنی ئەمە گرۆڤە گەرەوە سەردانی ماڵپای سایتی nrttv.com بکەن هەموو ناوەکان هاتوونە کە 258 لەو سەر و جاشانە کە زۆریان ئێستا ئێوە بە چاوی خۆتان بینی بە شێوەیەکی زۆر ئازاد لە کوردستان هاتوو چاوەکەن حتا ئیمتیازاتی زۆر باشیشان هەیە بۆ قادر لاو لێرە بەکای قادر فەرموو باشتر بۆ تۆ بەڵێ بەڵێ ئەمان دەمەوێت سەرۆم کەمەوە هەندێک باسی حەفو حامی دەکەن بله کاکە گویا هەموو خەڵکیان حەفو کردێ کاکە حەفو عام لەغێر دەبی ژمارەیە بی بالعکس ئازبوونەوەی نیشتیمانی بوو ئەوانەیان وەکو قووەتە زانی ئەو مستەسارانە و ڕیسالەیان بۆ ناردن بە موافقەتی هەموو حزبەکانی کوردی
نەگیەک و دوو سێ هەر حزبەتی برێ ئەمەن دەستم تێدا نەبووە نامەم لە حالمێنە ناردیە ئەوە ڕاز ناکەن بە قراری قەتعی ئاژوونەوەی نیشتیمانی و لە کاتی خۆشی کاک مەسعودی بەڕێز لە جنوبی عێراق مەساکر ڕوویدا گوتی ئێمە چارەسەری ئەو کێشەمان کرد بە ئاژبوونەوەی نیشتیمانی هەموو گروپەکان ئەوە لەلایەک لەلایەکی دی کاکە تەنیا مەعاش نییە لۆ ئەنفالکراوەکان چارەسەری کێشەیان بکە تەنیا ئەوە نییە کەوا نەخۆشەکانیان بێنە خارج ئەمە داوا دەکەم پرۆژەی سنائی زراعی ئەوانەیە لۆ دابین بکەم بۆ ئەوەی کەس و کاری ئەنفالکراوەکان تێدا کرا بکەن. مام قادر پێت وایە پرۆسەی ئاشتەوایی نیشتیمانی ئەو کەسانە بگرێتەوە کە خیانەتی نیشتیمانیان کردووە کچ و کوڕ و خەڵکی بێتەوانی وڵاتیان کوشتووە بۆ نیەت تەحتی وڵاتیان وێران کردووە. بەڵێ ئەو کەسانەی لەو کاتی لەناو یەکێتی بووینا لەناو پارتی بووینا لەناو ئیسلامی بووینا لەناو بزوتەوەی بووینا لەناو حزبی بووینا لێوان بپرسە کاکە ئاژوونەوەی نیشتیمانی حەقوق عام نییە بۆ ئاگاداریت ئەوزە ئەمە دەرێم کارگەی باشیان لێدا بنێن لە مەنتیقەی بازان و بلێ و مەنتیقەی ئەحمەداوە و لە مەنتیقەی حەلەبجە و باریسان و شێخوەسانان و ئەوانە بۆ ئەوەی کەس و کاری وانە برادرشی تەلەفۆنی کرد گۆتی حەقوایە ویسادیان بدرێتێ وەڵی شتێکی زۆر چاکە هەویەی تایبەتیشان لێ بکەن لە هیچ ئیش و کاریان ڕانەوەستی بەڕاستی ئەوانە زوز ئەکبوون لە بەڵێ کاک قادر بەڵێ هەتا ئێستا مەسیریان مەحلوم نیە تەنیا هێچ کوبری ئەو هێچەکانیان بەڵێ کاک قادر خەڵکێکی زۆر لە سەیری پەیوەندیە ببوورە کاتمان زۆر دایتێ گەلەی سوپاس پەیوەندێکات ئالان لاکرێت گەلمە کاکەڵام فەرموو کاکە وەر باش باشتر بووتە سەبارەت بەڵێ وەکیریە بەڵێ تەوەری بەکرینی نەببوورە تەوەرێمە سەر ئەنفاڵەیە 24 ساڵ دەرباز بن لەسەر پرۆسێسە بەنەوە ئەنفاڵە نەکرد و لەسەر ئەکرانێ ببینی بەڵێ سەبارەت ئەنفۆلە خودی چ بۆ ئەنفۆل کریۆنەوە دیارکردن و حکومەتە هەرێمێژی ئەنفۆلە نۆیتە پرسین و بەڵێ حکومەتە ئەقلیمێژی بەرپرسەیەکیە خودی بەڵێ کاکەڵان سپاس پەیوەندێتە ڕۆزیار لە شاری سلێمانی ڕۆزیار خان کاک ڕۆزگار داوای لە بەرینەکەن بەڵێ لە خزمەتدان فەرمووی بورحی کاکە کاگیان لەم ڕۆژەیە حرمەتمێ بۆ هەموو کەس و کاری ئەنفالکراوەکان بەڵێ بەڵام یەکەم شت ئەبوایە بکرایە لە بۆ کەس و کاری ئەنفالەکان ئەبوایە دادگایی مستەشارەکان ئەمە یەک دووهەمیش دادگایی شێخ جعفەر بەرزنجی کە محافظ سلێمانی بدەستی هەبوو لە هەموو شتێکە ئایا بۆ کوێیان بردو چی لێ هات ئەم ڕۆژەی کە ئێمە ئەم ئازادیەی کە تیایە لە کوردستان هەمووی بە یعنی ئەنفالکراوەکان بوو چیمیاباران بوو ئەمانە و ئەوەش تیارە ئەوەی تیارەکە چیمیابارەکە ئەویشە لە ئازاد کرد شێخ جعفەر بۆ ئازاد کرا و مستەشارەکان بوو لێبوردنیا دەکرد و زۆر سپاسەکەم سپاس بۆ تۆ بۆ ئەو هەمووە کرا هیوادارین دەسەڵاتی پەیوەندیدار چینە پەیوەندیداران بەرسیان بۆ سپاس هەژار لە کۆیە کاک هەژار فەرموو دیارەکایکی هەژار پەیوەندێکی داخرا بەڵێ تەماشاوانە نژە بۆ ئەف کەسە ناهێنە دادگایکردن کۆ دەست لە پرۆسێسە بەدناوە ئەنفاڵاندا هەبوونە بۆ هەیەنها نهاتنە دادگایکردن کۆ بەریانەها سەدام حوسێن سەرۆکیە بەرەی عێراقی و گەلەی بەرپرسێندنیان ڕژێمە باس هاتنە دادگایکردن و هاتنە بەداربەکردن لەسەر هەن تاوانان بواوێن کۆ تاوانان جەمدان لە کوردستانی نهاتن بەڵێ پشتی بێناوبەرە لەسەر هەمیان تەوەر دێ بەردەوام بین گەلمە بن بەڵێ ئەنفال بلاش بیرامە نەچیت ji بۆی کۆ دووبارە نەبیتە بە تەماشاوانە نێژا سامان عەبدوڵڵا هەینی لە سەرۆری کۆمەڵاتی ئێنارتیاڵێ زۆر بەداخەوە کە باسی ئەنفال دەکرێت دزامەکان قوڵتر دەبن چونکە هێشتا ئەوانەی ئەنفالیان ئەنجامدەوە زۆربەیان ئازادن ئەمەش ئازاری زیاتر بوو کە سوکاری ئەنفالکراوەکانە هەروەها فەخرەدین ماڵاویسی ئەڵێ پرۆسەکە ناونەرە ئەنفال گوایە گەلی کورد کافرن و لە سایەی یارمەتی و هاوکاری وڵاتە زلهێزەکان و بێدەنگی هەموو دنیا و بێ ئاگای ئەلامی دنیا ویستی کورد لەناو ببات
بەڵێ تەماشاوانی نێژا پرۆسە بەدناوە ئەمفاڵان بێگومان چەند قۆناغەکان دەرباز بوو 8 قۆناغان دەرباز بوو قۆناغا سێ گەلێک مەترسیدار بوو و لێ دەڤەرە بەهدینان و لە هەموو دەڤەرێن کوردستانê خەڵک هاتە ئەمفالکردن بە دەهان هەزار خەڵک بساخی هاتنە زێندە بەشارکردن ji binاxê dinahajî de kes û karên enfalan gelek hin daxwaziyên seretayî hene yekê ji wan bûyînana Rûfat û otarmên kes û karên wan ji biyabanên başûrê Iraqê ji bo ku li vir bêhne veşartin her wa daxwaz dikin ku rewşa kes û karên enfalan bêhêtir berçavkirin tenanetêkeş kes û karên enfalan îro belkena vê rojê dibêje min çi nevêt hiç tiştek min nevêt tenya yek musteşar yek caş ev ku dest li enfala bûn bes li Kurdistanê bête dadgehîkirin bûna ne dadgehîkirin gelo belê hejar li ku ye kayek hejar fermo اوقات باش hemû kateket كاكجان بنفرد انفال لدشتي كويا انفال كذا بلام او اموسي مستشاريتي بيا بخم دوك سكر مفادا يعني خزني خون بلام اوي دوري هبو بيا بوجدانه وبيله او دنيا يعني بين القران ده محكمه انا ما محاي كويا كم دوري هبو لسه واش خريب اعدام دريفو زكاش يعني ساندا بقول زين خاص كيس قنادر او ايران كلاب وتركيا يعني بيا دبي وجدانه حمود دشتي كويا حق زكاه نزار دعوه ناحية يعني بردوش شهيد كذا تشتغل ناخذ بالعام يعني حقيقة قد نابي بشهادته همویان نه کاک هجار همویان نه عندك ناو یان هی عندك ناوی تثبیت کراو یان هی لان داد گی بالا عراق واتو نکر همویان هی مستشار بوا بالا مستا لناو چارچوی ام ناودان نینه هی او کتا چتا بوا بالام چتا ل خیانت لگله کی نکردو آمده نبوا گله کی زنده بچار کا او ولادکانی کردستان خبر کا بالام هشه بدلیل و بواقع و ببلگوا کدا سه الان فال کردنا دا سه ل روخاندنی خانو کانو ولادکانی کردستان ده هبوا نبوا بله راز روايه بلام برواته بلام برواته من بخون كسكاري انفارم بقول شيء دان باشتين بيا باشتين مستشار ما محاكوي بماري شو اسماعيل فوزقان هذا سروي صدام تحيجس بله قاسم آقای کوی ابزانم که کجار باسیوی کرد که اویش یکی بوله لدوا کراوکان و دواتر حتی بو کردستان لدوای پروسه آزادی عراق و دواتر کس هر کس و کارم فعال کراوکان لکوی خود نه یعنی اشتباه بیو تظاهرات یعنی که دواتر لجر احتجاجی وان پیمای کردستانی بجشت بله اما رای خوی بو به هر حال یوادارین لکوی که کسی که دیگه رای جواز به پیوندی بکاو بابزانی اوتیاله کاروان لدوی که کاروان فرمو مرحبا شوي باشي از باشم سپاس کن حالته احوالته بجيت كرم كان نزلت مستشاره والله وبالله وطلع شنت المناكبت والله بالله وطلع زي هر مالك مستشاري تهوى رقا حق كوشكوي يا مصرفه مولوي زي غازي بوتنش ايش حزب بوتن زي غازي موجود عندك دهويكي والله بالله وطلع كل المستشاري زي غازي خالو شنكرينا تقاعدا زي غازي الدهويكي اسمش مرجعي حتى صالح حسي وحفتي بوم حسي وحفتي اشتر هلداني حتى تهزر رجال بيش مرجع بين حق واكلو جوابا بين وغير به هندي تم بوم تقاعدا متشناكن والله بالله طلع موجود النابط وانظانم كل برازان مستشارنا كل المستشارنا مالا مستشارينا تقاعد كرينا وفاردنا وعندي تم بوم متشناكن چونكي وسطيه كاي كاروان آیا شوان مستشار بون اوی کو خیانت کری کرد انفال کری شوان انا مصري مستشار يعني خوي نجي ملت الكرد بين خوي نجي ملت الكرد بون موجود جك نكوت حاضر جك اشهد بو همي دنيا جك مصرفي مالا وانا همي مانغا قاربوتنا مالت وانا واحترام غيث بو تروكي من هيا تروك انسانك اشتي خاصه انسانك محترمه جلك انسانك مروبه خوش مروبه وانسانك كتر ورا باش يخاري حتى جهه النفر بسيط هميجك وسطينا ورشونا وحيلو وحوالا ودراو تشتو صدكن واصناف واندا ماضبين بله كاي كاروان ايكتي فارتي بس حلو حوالنا بلا فيك بدنا ناس شيرواني او بيت الصاعده بله كاي كاروان سپاس بو پیوندیتا كاي كاروان دو که بحثی روشاقه و بحثی هنت پیشاتان که بگومان عماد لكركوكي كاي ما فرمو كاي عماد كاي عماد که برستان جله ما به بدا خود يرى لسرهيدي پیوندی مع محمد لك چی كاي محمد فرمو شلوني بارز زور سپاس ماشي بارز فرمو سپاس بارز براي من تورقتها لسر انفال براي من سلطان دون كشتون زوري كشتش هر انفال ليرتوا امن لسر تورقتان قصنا كمان بوكا بلا لسر
برادێک کە جونە لە دۆکۆ تەلەفۆنی کردبەناوی شۆڕش بەداخۆ کە باسی سوپاندنی کەنالی NRT کرد زۆر بەداخۆ زۆر ئەوەن بەبارینی قسە دەکەم بۆ ئەوی کاک شۆڕش بەرکو گۆی لێمان بیت ئەس هۆسا حەزیرکەم کە کاک شۆڕش ئەف شخصیەتە نینە وسا داخلی چونکی کەنالی NRT gelek gifçin bu xizmetkirin nav Kurdistan û hemî arşiyet xelkê Kurdistan zifrit bû hindê ku Belê Kayık Muhammed Belê Kayık Muhammed gelek spas bû te Kayık Şorajî li dûyekê bêguman serencaxwe nîşan da û bêguman jî bêguman di nava welatekê de kesek hebî wisa bêjî ku kenalên elamî kenalên sivîl û baregeh bêne şewitandin gelo bû ku ev sîma û riyê Kurdan di nava cîhanê de rej dike kenalê NRT şewitand pêtirî 2000 navendên elamiyên cîhanê li ser vê bûyerê rawestkan gelek şandên Parlamenên Welatê Ewropî seredana navenda kenalê NRT kirin ev kare bi karekî gelek qêzewin û şermizar kirin. Gelo çi îstîfade Kurdan têda bû careka dî kesek tuyekî şoreş daxwaze şewitandin navî kenalê dike. Lê dengê me naşewita û em her xizmeta we daînayî. Belê ewar li şerî Silêmanî kayka fermû. Êware baş kak. Baştir bû to. Kak wala bû te werî canım. Belê. Yani min rayekî cewazim heye lewan. Belê fermû. Min rast xwe enfalçekan zor ve her zoriyan Kurd bûn. Hezenetewê Kurd bûn. Belam min em basî êsta bikim. Aya ew enfalçiyane êsta her musteşarekanin em berpirsanî êsta enfalçî yani berastî Kayka wat dengit qatay belki şinekî xwe bigorî pêmaya şebekê baş niye. Kayka wat. Êsta baş e. Ê fermû. Alem ew enfalçiyanê ke pêştir enfalî Kurdiyan kirinetewê Kurd aya emanî êstaş her enfalçî nîn min pirsyara me zor ser yani milletek bi enfal nasira milletek ew karesata gewreyî bi ser hat ebînî êsta berpirsekan wekû domîne bekaryan yani wekû dêrekim xwênewe hî şaîrekî zor gewre alê enfal wekû domîne waye her katê parleman destî betal bû yê diyariyekî pêka bi pûlekan aya meneş enfalçî nîn û enfalçiyekan her musteşar nebûn yani ewane hî serdemek bûn emaneş hî serdemekin Belê kayka wat belê spas bû serincî toş bawkî leniya li dukan bawkî leniya fermû em kate baş hemû kateket بەڕێزم کەیسی لەنیا کەیسی بڵێ ئەنفالەوە ئاڵۆز بووە ئێمە دەوڵەتی ئیسرائیل دەبینین کە کارەساتی کۆڵمبسی کرد بە دروستبوونی دەوڵەتی خۆی بەڕاستی ڕێی هەموو ئەوروپای ڕاکێشا بۆی کەوا دیفاعیان لێ بکەن بۆی کڕابتوانن دەوڵەتێکی جوولەکە تووشین دروست بکەن لە سەرخاکی نەناسراو بەڵام ئێمە کەیسێکمانەیە بە ناوی ئەنفالەوە بەڕاستی ئەم کەیسا ئەتوانن بڵێن سەرۆکی هەرێم کاتێک کە بڕیاری دەبوون بە دەوڵەتی کوردی ئەدا لە کاتێک کە کەیسی ئەنفالی یەکلا نەکردوێتەوە نە لە بەغانە لێرە ئەنفالچیەکان ئەمڕۆ بینین مالکی بەریانەداوا بینین کەوا سەرکردەکانی بەحث زۆردەوەردەوا بەرە بندێنەوە مەیدانی سیاسی و کۆتەیەکێگەێنن ئێمە لەناو خۆمانە ئێستا نازانین بەڕاستی ئەنفالچیەکان سەرۆکمانن ئەنفالچیەکان ڕێسی دایرەکانمانن ئەنفالچیەکان ژیانیان لە ئێمە خۆشترە ئەنفالچیەکان صاحبی هەموو شتێکن هەموو خامنشین کراون بە پلەی بەرز بە پلەی لە ئاستی لە ئێمە بەرزتر لە ئێمە بە شەخصیاتتر من ژنی ئەنفالە بینم کارگوزارە لەبەردەستی کەسێکە کە ئەنفالی کردو لە دۆڵی سەوداشە هەموو کەس زانێت کە مدیری محەتەیەکە بەڕاستی لە مەتیقەکەیەکە ئەمە کوڕی ئەنفالچیەکە لە سنوورەکە ئەمانای بینین کە سوکاری ئەنفالچیەکان دایکی ئەنفالەکان خزمەتی ئەوانەکەن ئەیبینین بەڕاستی کەسایەتێک لە سنوورێکە پێک دێ دیوەخانێک دروستەکە کەسایەتەکانی ناو دەوڵەتی کوردی دێم سەردانی ئەوێکەن و پارەی بۆ داهێن و خزمەتێکن و دەمانچەکانی قەیان لێکەنەوە و ئەندەن دەستیان حەدیانەکەن ئێمە ئەوانە بین هەر دایکی ئەو کە سوکار ئەنفالەیە خزمەتی ئەوانەکە ئەنی بەڕاستی ئەوە ناڵۆز بۆ خەریکە بێزارەبی لە ئەنفال لە کوردبوونی خۆت لە دەوڵەتی کوردی من داواکەم لێرەوە داوا لە هەموو کەسوکانی ئەنفالەکەم چۆن ئەنفال کران ئاوا بێنەوە سەرجادا نەچنەوە ماڵی خۆیان ئەنفالمانکەن یانەوە تا بێن بە دادگاوانێکی ئێمە کەسوکارەکەی ئێمە بەڵێ باوکی لەنیا سپاس بۆ سەرنجی تۆش محەممەد تەکیە کاک محەممەد فەرموو ئەلۆم کاتۆ باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە و لێکەم سپاس بەڕێزم بڕای من ئەم حکوومەتەی ئێمە لەگەڵ ئەو کەسانەیە کە دەستیان لە ئەنفال و چمەبارانی کوردستانە هەبوو منە لە منتیقەی ئێمە بەرپرسی فەوج هەبوو مەفرەزە خاسە
کە دەستی لە ئەنفالی هەفتەوە پێنج کەسە لە سنووری ئێمەدا هەر ئەو کەسە لەسەر بیر و ڕای جیاواز چەندین جار منی بانکرۆتە بنکەی ئاسایش بۆ کوڕینەوە لەسەر بیر و ڕای جیاواز کە لە کاتێکدا برا ئامۆزا مامی من بە دەستی ئەو کەسە ئەنفال کراوە. ئەنی ئێستا ئەو کەسێک کە تۆڵی ینی بەڵگایە کە ئەنفالی کراوە ئێستا لەوێ بەرپرسە؟ باڵێ بەڵگا هەیە لە مەفرەزە خاسە بۆ یەگەڵ مستەشارەکە کە مستەشارەکەش ئەستا لە ژیانە نەماوە ئەو کەسە ماگانەی شەیدانەکەی سێقاتی شەیدانی کەسەکانی ئێمێ. ئەوەی کە مستەشاری ئەو بوو؟ بەڵێ شەهیدی پارتی دیموکراتی کوردستان حسێب کراوە. بەڵێ بەڵێ تەماشاوانێنی جاوەیەکی شاتایانە بۆ ئەوکەوە دەبێژە بەڵێ مامۆستا ئەحمەد لە کەرکووکەوە مامۆستا فەرموو. چۆنی بەڵێم گیان زۆر سوپاس. کاکی گیان من لە کەرکووکەوە پەیوەندی دۆ پێواکەم و هەڵم کرد هەندێک قسەت گوێ بکەم یعنی ڕاستەقینەیەکی شتن بۆ باس بکەم. بەڵێ من مجموعەی ئامۆزامەی ئەنفال کراوە. بەڵێ و هەمان کاتە هەندێک تو ئێوە باسی جاش و مستەشارەکانەکەن. جاش و مستەشارەکان زۆر ینی زۆریان بەڵێ دەستیان هەبووە بەڵام هەندێک مستەشار هەبوو باوەڕی هەبێ لەگەڵ ینی چۆن لی ئاگاداری کوردەکانی کردەوە. ینی هەموو کەسێک تاوانبار مەکەن تکایە هەموو کەسێک تاوانبار نەکەن. ئەوەی کەواشی ئەلێ مەسەرەن بەڵگە هەیە یاشی با بڕە بەڵگەکی پێشکەشکە مەسەرەن لێ ئەوە وای کردووە وای کردووە ئەسەر لێ هەیە پایهەیەکی هەیە کێشەمان نییە بەڵام بە قورئان سێن لەسەرم نییە هەندێک مستەشار هەیە ئەو ینی بە هەزارها بە 2000ها خەڵکی ڕزگار کردووە. تێگەی دوایەوە یەک شێترێ ئەوە باسی ئەنفالمان کرد و ئەنفالەکەتەوە بەڵام تۆ ئێمە ئەبێ بۆ ڕێگە چارەساری بدۆزینەوە بۆی جارێکی کرد ملەتی کورد ئەو کێشەی بەسەرانەیەتەوە لە کیمیاباران لە ئەنفالکردن تۆ دانیشی ئێستا بە مەسئولە کوردەکانی خۆمان بە سەرکردەکانی خۆمان سوکایەتی پیاکەین و ئەو سوکایەتی بە ملەتی کوردە باوکەکەم تۆ ئەڕۆی ڕفتی مام جەلال و کاک مەسعودی بەڕێز و دکتۆر بەرهەمی بەڕێز و کاک نەیچی دەکەیتە بن پێڵاوەکەتەوە کاکان بن لەگەڵی کەوا کەم ئەندام بووە ئەوش ینی چۆن لی لە بۆنەی ئەو حزبی باسی فاشیەوە. بەڵێ کاک محەممەد بابەتی مە لەسەرەوە نیە بەڵام ئەو تابیر لە ڕای خۆش کرد تو شەتوانی وەکۆ خۆت حەز لەو مەسولانەیە و پێتان خۆشە و خەباتیخان تۆ شەتوانی ڕێست تابیر لە ڕێی خوب کێوە ڕایەوە جیاوازی ڕای کات لەکەم ئێوە ڕاگەیاندنن ئێوە ڕاگەیاندنن کاکی جان ئێمە هەوڵاتێکین لە خوارەوەین ئێوە ڕاگەیاندنن براکەم والله ئەوەی ئەو شتا ئەکات یعنی من پێتە لێمەوە ئەتەکێتی ینی چۆنە لێم تۆ سەرکردەیەک سوک کرد خۆت سوکی کاکی جان بەڵێ مامۆستا ببوورە کاتمان زۆر کەمە و داوای لە بورینەکەم تکایە لەسەر تەوەرەکە تەنیا لەسەر تەوەرەکە بەڵێ بێگومان تەنیا شار لەگەڵمانە لە شەقڵەوە بەڵێ تەنیا لە شەقڵەوە سەرچاوم سلااو ڕێز خۆشەویستین بۆ زەناتە زۆر سپاس هێمەش بۆ تۆ ڕاستی ئێوە ڕاگەیاندن ئەرکێک و شەڕەفێکی زۆر گەورە ئەستۆتانە ئەگەر پێ بزانن بەڵام باس لە ئەنفالەکەین بەس پێشوەخت شتێکتر هەبوو ئەمێ بڵێم ئێستا یەکێک وەکو بەڕێز مەسعود بارزانی کە سەتا هەفتای سەوتی کوردستانی هینا وێنەکەی ئەسوێندرێ ئەی ئەوە ئەنفال نیە لەلایەن ئێوە ئەعلان نەکرێ ئێمە ئەومان نەکردووە خەڵکەکە ئامۆزایەکانە چی بوون من بەڕێز من تۆ باشە ناسم من چێم حەزەکەم من و تۆ خەڵک باش یەکرە ناسیم قوربان وڵی کاک تەنیا من ئێلامێکی کوردم من تو ناناسم ڕێزم هەیە بۆ ئێوە تکا دەکەم پێ مەبرن بەڵام ئەنفالسیەکان دیارن وە خەڵکیش باش ئەیان ناسی بەڵام تەشکیلکردن بە ناوی هەموو مستەشارەکان و جاشەکان یعنی جاشێ بەڕاستی قوربان گیان شەرەفی زۆر گەورەی نواندووە شەهید بووە خۆی شەهید بووە برای شەهید بووە کاک تەنیا ئێمەش باسی ئەمان ناکەین بە پێی ناو هەندێک ناو هەیە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق هاتووە کە بەڵگەش هەیە ئەمان هەیە فعلا نەک مستەشار ببوورە نەک مستەشار لە ناو ڕژێمی بەعسیشە بووە لە ناو عسکەری بەعسیشە بووە ضەبات هەبووە قایدی فەیلەقە بووە زۆر هەبووە کە هەستێکی ئینسانیا بووە هەڵوێستیان نواندووە لە بەرامبەرە کە ئەم گەلە جینوسای نەکرێ بێگومان لە ناو کوردیشە بووە مستەشارە بووە ئێوەش دیارە لەلایەن خەڵکی کوردستان بە قوربان عەزیزم هەڵوێستەکەی ئێوەش ڕۆم بۆتەوە ئێوەش مەرامەکی سیاسی ئەتانەوێ وەکو پولی نەک بەرلەمان وەکو پولی دۆمینان فال بەکاربێنن بەڵکو ئێوە ئەتانەوێ وەساکە وەکو پولی دۆمینە بەکاربێنن قوربان گیان عەزیزم بەڵێ کاک تەنیا ئەمەش سەرنجی جەنابی خۆتە هیوادارم خۆتان نەدۆڕێن بەڵێ
بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش هیوادارین تۆش بە شێوەیەکی پرۆفێشناڵ و بە شێوەیەکی جوان لە ئیشەکانی ئێمە تێبگەیت ئێمە کەناڵێکی زەربەخۆینە ئێمە فێڵ لە بینەر ناکەین تکایە ئێمە بینەر چاواشە ناکەین واقع وەکو خۆی بەبێ هیچ بەرژەوەندی و هیچ عاتەفیەکی سیاسی بەڕەش ئەڵێن ڕاج بەسپی ئەڵێن سپی چ شت هەیە ئێمە بەڵاوەکەینەوە بێگومانە حەدەسێکە بەڵاوەکەینەوە بڵێ هەرچوونێک بێ سپاس بۆ سەرنجی تۆ سامان لەو لێرەوە کای سامان فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکت باشی سپاس دەکەم من یەکەم کوڕان فالم بەڵێ وەمیش ئەنفالم لە بەندیخانەی دبست سجن بووم داواکارم لە بەرنامە جوانەکەتان لە ڕێگەی تەلەڤیزۆنی ئێوە ئەوانەی کە ئەنفالچین و ئەنفالیان کرد لە کورسانە و بە تایبەتی لە گەرمیانە بگەینە دادگای خۆیان بگەینە حەقی خۆیان مەحاسبە بکرێن وەدوایش منەوە لە ئەنفالەوە تاکو ئێستاگە کرێچیم تاکو ئێستاگە هیچ شتێکم بۆ نەکراوە لەلایەنی حکومەتی هەرێمەوە بەڵێ ئێستاش ماڵم لە هەولێر و کرێچیم و مانگی 200,000 کرێژە دەم هیچ بەرپرسێک تاکو ئێستاکە ئاوری لێمان نەدایەتەوە ئەمە یەک وە ماوەی 10 ڕۆژە ئەمەلیاتم کردووە لە پزیشکی هەولێر ئێستا لەبان جێکەوتمە حکومەت هەرێم تا هیچ ئاوڕێکیشی لێم نەدایەتەوە چیان کردووە بۆ کەسوکاری ئەنفال حکومت بۆ جوابی خەڵکی ئەنفال ناتەوە بۆ حەقی ئەنفال نادەن بەڵێ کاک سامان هیوادارین وەکو تۆ وەکو کەس و کارێکی ئەنفالەکە خۆتە لێ بەرسەوی تۆ شەبێ و هەموو کێشەیت هەیە بەڵێ پشتیوان لە کەرکووکەوە کای پشتیان فەرموو ئەم کاتت باشۆری هەموو کاتێکت سپاسەکەم تەوەری ئەمڕۆ لەسەر چییە تەوەری ئەمڕۆ لەسەر ئەنفالە ئەنفال و تراجیدیای ئەنفال زامێکی قوولە لە جەستەی هەموو تاکێکی کورد ئەنفال بەڕاستی بوو بە پێناسەی دوا ڕۆژی نەتەوەی میلەتێکی بەشخولا و بێ ئاڵا و بێ نیشتیمان ئەنفال سەری ڕێژ و نەوازز بۆ ئەنفال و کەسیکاری ئەنفال و گیانی شەهیدانی ئەنفالدا ئەنوێنم بەڕاستی پێویستە ئەنفال و کەسیکاری ئەنفال و خێزانی ئەنفال ڕێزی تایبەتیان لێ بگیرێ شائشیان بۆ کراوە الحەمدوللا چی وەکو موچە چی وەکو خانک بەڵام هیوادارین لە حکوومەت و پەرلەمان زیاتر ئیحتیمان زیاترگیرێ هەموو ڕێز و تەقدیرێکن بەڵام من گلەیەکم لە ئێوە هەیە دوێنێ کاریراکەی ئێوە لە حەڵەبجا وێنەی معوەقێکی بەکانی کوردی خستە ژێر پێوە بۆ تەلەڤیزۆنەکەیەوە زۆر عیبە ئێوەش لەگەڵ ئەو مستەشارانەیە هیچ فەرقتان نییە لەو مستەشارانە خاینترن ئێوە تەلەڤیزۆنەکەتان کە بێحورمەتی بە سەرکردەکانی کوردەوەکەن خۆتان و تەلەڤیزۆنەکەتان بێحورمەتن بەرامبەر بە سەرکردەکانی کورد داوا لە پارتی وەکیەتی یەکەم تەلەڤیزۆنەکەتان داخە لەبەر ئێوەی خاین و جاشن بەڵێ کاک پشتیوان لە کەرکووکەوە سوپاس بۆ سەرنجی بەڕێستان ئێمەش کوڕی ئەم گەلەینەوە ئێمەش ڕاستیەکانەکە خۆی بەڵاوەکەینەوە بە کورتەڵێن بە سەرکردەکانی کورتەڵێن ئەوە خەڵکێکەوە تعبیر لێوەکە ئەمەشوا تعبیر لێوەکە ئێمە وەکو خۆی بویارەکان بەڵاوەکەینەوە ئێمە خائینین بەڵکو ئێمە خزمەتکاری خەڵکی نەکرد ئێمە کەناڵێکی چاواشە کاری باین کەناڵێک بان خزمەتی خەڵکمان نەکردبا کەناڵێک بان ڕەشوسپیوەکو خۆمان بەڵاو نەکردبا کەناڵێک باین بێ حورمەتیمان بەرامبەر هەر کەسێک کردبا ئێمەش کەناڵێک بووین ناوی هیچ کەناڵێکی دەرنالێم کەناڵێک بوون کەمترین بینەرمان هەبێ ئێستا کەناڵی NRT کەناڵی یەکەمە لە بینەرە کەناڵی یەکەمە لە بێلایەنیە کەناڵی یەکەمە لە بوێری و هاوسەنگی و لە ڕازگوییە هیچ کەس و هیچ هێزوک و هیچ ئیرادێکیش نییە بتوانێت ئەدای ئێمە لە ژێر ئەو دروشمێکی هەمانە ڕابگرێ ئێمە کەناڵێکین کەناڵی دەنگ و ڕەنگی هەموو خەڵکی کوردستانین بە هەموو توێژەکانەوە بە هەموو دەنگەوە بە هەموو ڕەنگەوە یەکەم کەناڵە هەموو حزبە کوردستانیەکان هەموو سەرکردە کوردەکان هەموو خەڵکی کوردستان هەموو توێژە جیاجەکانی ناو کوردستان خۆیان لەم شاشەی ئێمە بینەوە ڕۆژانە راپۆرتە ریپۆرتاژ لەسەر کوی سیستەمی ژیان لەم کوردستانەوە کە خۆی بەڵاوەکەینەوە ئیرادەی ئێمە زۆر لەوە گەورەترە بە کۆمەڵی قسەی جەنابەت کاک پشتیوان لە کەرکووکەوە کە بە هەوازی خۆشت قسەت کرد لە معنەوەت ئێمە کە بکاتەوە هیوادارین پێدەچوونەوەی بەخۆ بکەی بە دیقەتر سەیری ئێمە بکەی تێبگەکە ئیش ئێمە چییە هیوادارین توش ئەوەی لە دڵی خۆتا بێت تا ئێستا ماوا و زۆر لەوانەیە عازیەتی توشدا بهێنا بتە دەرە تۆزێک ئێستا هەیە وەربوویتەوە تۆزێک بەڵێ سەمەد لاو لێرەوە کای سەمەد فەرموو ئەلۆی وارە باش کاک باشتر باشی بەڕێزم زۆر سپاس کاکە ئەو ئێستا جەنابەت باسی وەرکە گوتە شاشەی ئێمای هەموو کەسێکە ڕاز دەکەی جەنابەت بەڵێ بەڵام من دەبینم شاشەی ئێوە شاشەی مستەشارەکانیشە پیسترین و خراپترین ڕێی جاستانی هاوتە لەو شاشەیە باسی خەڵکی شۆڕە زێر دەکا
نازانم جەنابەت خۆت بە چێ زانی وازانیە تو زۆر مخلسی و خەڵک هەموو خاینە ئێمە باسی مە سەرقسە بە ئێمە ڕێزمان هەیە بۆ هەمی خەڵک تاکسەمە تاکسەمە ئێمە ناومانە باش شارێکیان خزمی مستەشارێک بی کە و نەجاشێکی لەوانەی کە دژمنی ئەو ملەتە بوون پیسرین مستشارت دعوت کرد لەو شاشەیە باسی بنەماڵەی بارزانی و باسی کە نێتە ناوەشێتەوە ئێوە ناوی بارزانیش بینن زۆر لەنگۆ زیاترە ناوی بارزانی بێنەگۆ باڵێ کاکسەمە ببۆرە بابەتی ئێمە لەسەرەوە نیە ببۆرە تکایە بە لەسەرەوە کاتی خۆمان بە فیرۆنە دێن بەڕێجان ئێمە ئەم کەناڵە پێم بێوە ئاڵێمانی کەناڵێک هەموو دەنگۆر هەر کەسێک دەتوانێت بێت با قسەی خوب کار کەسێک ڕەدی فعلی شەیە بابێت ڕەدی فعلی بێدێتەوە ئێمە بە سنگێکی فراوانە ئەویش وەرەگرین و ئێمە ڕێسمان هەیە بۆ هەموو کەسێکەوە لە بۆ هەموو سەرکردەکانی کوردەوە ئێمەش کەس و کارمان باوکمان ماممان بەشێکی زۆری خەبات تەمەنیان لە خەباتی ئەم لایەنانە لە شەهیدان و قوربانیدان سەرف کردووە من خۆم یەکێکم لەوانە بەڕێزان تەمەنم 4 ساڵی بۆ لە هەشتا لە ئەنفالە من وەم بووم 3-4 جار تەسلیمی ڕژەمی بەعەز کراوە ئەو کات بە زۆری ڕزگار بووینە هەمومان ئەو نەکبەتیمان هەیە بەڵێ تەماشاوانی نژا بێگومان ئەنفال 182,000 کورد 8,000 بارزانی 4,000 بێگومان هاتنا ئەنفالکردن 4,000 خانیان کوردان هاتنا خاپۆرکردن دنەهاژیدا بەشێک جوان کەسێن کو ئەنفال ئەنجام دانە کو بەڵگە گۆرف لەسەرەنە کو لەسەر دادگەها بڵندا عێراقێ ناوێتان شاندنە بوارێمە کوردستانە حتا لە عێراقی ژیانە حتا نها ئەف کەسە نهاتنە دادگەیکردن کەس و کارێن ئەنفالان چاوەڕێ دەکەن کو بێگومان پێداچوون بۆ بێتەکردن حتا یەکێش کەس و کارێن ئەنفالە دەبێژە من چ نەبێت حکومەت بووم کرد تەنیا یەکێش وان مستەشاران کو ئەنفالکردنە بدەنە دادگەیە بەڵێ و ئەم gelek سوپاس کەین بۆ هەموو ڕەختێکێ هیویدارین ئەف بەرنامە مایکە خەڵک مینبەری خەڵکی کوردستانەیە هەر کەسێک تکایە بەڕێزان ئەگەر جارێکێکی تەلەفۆن یەک جاریش تەلەفۆنتان وەرنەگیت gelek جار محاولەکەن تەلەفۆنتان باوەڕ بگرێ ئەوەی دڵی خۆتانە بڵێت ئەگەر جوێندان بێ دۆڵ لە ڕوێ هەندێک کەس بێکمان تا ئێستا شێوەجێتان لێ بۆ بە هەر شێوەیەک بێ ئەوەی لە دلی خۆتانە نایە لە نادلی خۆتان ما تووشی نەخۆشی نەبن بڵێن بە ئێمە دڵمان فراوانە بە سەرنجیەوە ئێمە توانین ئەدای خۆمان باشترکەن هەر شاد و بەختەوەر بن